بەشێک لە خۆبەخشانی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین گرد بوونەوە و داوایان کرد دا بمەزرێن یاخود بکرێن بە گرێبەست. نوێنەری خۆبەخشانی تەندروستی لە ئیدارەکە دەڵێت لە ماوەی ڕابردوودا کۆمەڵە کەسێک لە کەرتی تەندروستی بەواستە دامەزراون بێ ئەوەی کاری خۆبەخشیان کردبێت. ئێمە وەک سەرجەم خۆبەخشانی ئیدارەی ڕاپەڕین لە ناوەندە تەندروستیەکان بەبێ دابڕان بەردەوام بووین لە خزمەتکردنی هاوڵاتیانی ئەم دەڤەرە لە سەرجەم ناوەندە تەندروستیەکان بەبێ جیاوازی لە هەر جێگا و شوێنێکدا کە پێویست بووە ئێمە ئامادە بووین، بەڵام بەداخەوە لێرە و لەوێ خۆبەخشان بەگشتی دوور خراونەتەوە لە هەموو مافێکی حەقیقی خۆیان لەبوون بە گرێبەستیان دامەزراندن بە شێوەی هەمیشەی. بۆیە ئێمە بڕیارماندا بە بایکۆتکردنی سەرجەم ناوەندە تەندروستیەکان بە نەگەڕانەوە بۆ دەوامکردن بە مەبەستی گێڕانەوەی مافی دامەزراندن و مافی بوون بە گرێبەست بۆ سەرجەم خۆبەخشانی ئیدارەی ڕاپەڕین. بەپێی ئەوە بووکە هەر کەسە واستە یا خوشتێکی هەبووە کراوەتە گرێبەست هیچی پەیوەندی بە خۆبەخشەکانەوە نەبووە، مافی خۆبەخشەکان خوراوە لەبەر ئەوەی هەندێکی تێدا بوون کە کرانە گرێبەست بێبێ ئەوەی یەک دەقە دەوام بکەن. وەک خۆیان دەڵێن زۆرێک لە خۆبەخشانی کەرتی تەندروستی ساڵانێکی زۆر با خۆبەخش کاریان کردووە و هیچ مافێکیان پێ نەدراوە کە ماوەی 8 بۆ 9 ساڵ خزمەتیان کردووە. بۆیە ئێستا بایکۆتی کارەکانیان کردووە تاکو وەڵامیان دەدرێتەوە. من وەکو خۆم 2 ساڵ و نیوە خۆبەخشم، بەڵام ڕەفیقمان هەیە نزیکی 7 ساڵ 8 ساڵە خۆبەخشی دەکات. تەنیا ئامانجیشی لەوە ئەوەیە کە چۆن دەڵێ ئەو عیلمەی کە فێری بۆ بیری نەچێتەوە و خزمەتێک بە هاوڵاتیان بک بۆ عیلمەی کە پێیەتی و جگە لەوەش ئێمە مافی خۆمانە کە دابمەزرین و یاخود ببین بە گرێبەست چکە بڵین و نەڵێن ئەوەی کە بۆمان خوێندووە و بەشێک کە تەواومان کردووە بۆ ئەومان بۆ کە بژێوی ژیانمانی پێدا بینکەین. ئەرێ ڕاپەڕین ئەوڕۆ لێرە گرت بووینەوە بە مەبەستی داواکردنی مافی خۆمان کە هێشتا مەزراندنا. ئێمە بەردەوام دەبین تا شتێکمان بۆ دەکرێت. ویستیشم لێرەوە شتێک بڵام کەمە ئەوڕۆ لێرە گرت بووینەوە بە ناوی خۆبەخشانەوە لەوانەیە زۆرێک لە خەڵک ئەو گلێمان لێ بکە کە بڵێ بۆچی خۆبەخشیان کردووە یان بۆچی ئەو شتە دەکەن کە مافی ئێمە دەخورێ یان دامەزراندن ناهێڵن. هەر کەسێک کە لە بەشێکی تەندروستی دەخوێنەوە تەواوی دەکات کە دەیهێت لە کەرتێکی ئەهلی ئیش بکات داوای ئەزموونی لێ دەکەن، داوای ئەزموونێکی لێ دەکەن. ئەویش بۆ ئەوەی ئەزموونێکی هەبێ یاخود لەو بارەی خۆدا شارەزایەکی تەواو پێیاکە مەجبورە لە شوێنێکەوە دەست پێ بکات. ژمارەی خۆبەخشانی تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زیاترن لە 1000 خۆبەخش کە ساڵانێکە لە ناوەندە گرنگەکانی تەندروستی سنوورەکەدا کار دەکەن. ئەوان دەڵێن با بایکۆتکردنی خۆبەخشان کەرتی تەندروستی تووشی گرفت دەبێت، بۆیە پێویستە وەڵامیان بدرێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.